ژیوار پرۆژەیەکی نوێی زانستی و ژنگەیی دەخاتە ڕوو. پرۆژەکەی لەسەر ئاستێرەمی کوردستان خراوەتە کێبڕکێوە و لە کۆی 700 پرۆژەی جۆراوجۆر پلەی یەکەمی بەدەستهێناوە. خەڵاتی گۆڵدی بۆ پرۆژەکە پێدراوە. هیوادارین ئەم پرۆژەی ئێمە وەکو بڵێ گۆڕانێک بکات لە بواری ژینگایە و ژینگەی خۆمان وەکو بڵێ پاک بکەینەوە. تەمان ئەم پرۆژەی ئێمە وەکو ئەگەر پێشتر باسم کرد بێ بۆتان لە ڕێگەی تەکنۆلۆژیای AI-ەوە یاخود ریمۆن کۆنترۆڵەوە ئەتوانین بۆ بەلەمەکە یان ڕۆبۆتەکە کۆنترۆڵ بکەین و شەخەڵ و پیسایی لەناو ئاوەکەیە و ژینگەکەیش پاک بکەینەوە و ژیانی چەندان خەڵکو و چەندین ئاژەڵی بێتاوان و گوناح ڕزگارکەین. ئەمە فستیڤاڵی ساڵانەی کۆلێژیا و بەشی هەڵەبجەی شەهیدە. دەیان خوێندکار پرۆژەی نوێیان لە بوارەکانی فیزیا و کیمیا و بیرکاری و ئەندازیاری و پیشەسازی خستووەتە ڕوو. پرۆژێکی گەورەیە بچوو کراوەتەوە لێرە. ئەگەر تۆ بتێ برە و بەیەکێک لەم پرۆژانە بێ ئەگەر بۆ نەدەستی حکوومەتی لە پشت هەبێ پاڵپشتی ئەوانی هەبێ هەرێکە لەم تەلەمانە خوێندکاری زیرەک و بەتوانان لە داهاتووە ئەمانە بەڕاستی کەسە گەورەکانی ناو میلەتەکەمانە بن. ساڵانە لە هەرێمی کوردستان ناوەندەکانی خوێندن و زانکۆ و پەیمانگەکان پرۆژەی زانستی جیاواز دروست دەکەن. بەڵام وەک خوێندکاران دەڵێن حکوومەت هاوکاریان نابێت بۆ جێبەجێکردنی پرۆژەکانیان و هەندێک کاتیش بەرباز بۆ پرۆژەکانیان دروست دەکات. پرۆژەکەی ئێمە دروستکردی پردێک کە توانای سوڕانەوە هەیە بۆ ئەو شوێنانەی کە کەشتی گەورەی پیا تێپەڕەبێت و پردەکەش بەرز نییە بۆ ئێمە ئەم پردەمان دروستکردووە کە بسوڕێتەوە ئەم پردەش وەکسۆن بە حاسەیەکی شەکات کە هەلاگەری هاتنی کەشتەکەیە ترافیکەکان سوورەکات و سیارەکان ئەوەستنەوە پردەکەش سوورەت هەر. لەم فستیڤاڵەدا نزیکەی 80 پرۆژەی زانستی جۆراوجۆر خراونەتە ڕوو. بەڵام ئەوەی بووە تا جێگەی نیگەرانی خوێندکاران و مامۆستایان لایەنی پەیوەندیدار و حکوومەت هاوکار نین بۆ ئەوەی داهێنانە نوێیەکانی خوێندکاران گەورە بکرێت و جێبەجێ بکرێن. بەڵام ئەوەش خوێندکارانی سارد نەکردوێتەوە و ساڵانە سەدان پرۆژەی نوێی زانستی لە گشت بوارەکان لە بیرۆکەوە دەکرێنە پرۆژە. هاوکات دەیان خوێندکاری کورد لە بواری ئەنجامدانی پرۆژەی زانستیدا بوونەتە داهێنەرێکی سەرکەوتوو. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.